بەغداد بڕیاری ناردنی 400 ملیار دینارەکەی بۆ هەرێمدا، بەڵام فەرمانبەران و هاوڵاتیانی هەرێمی کوردستان پیان وایە سەر ڕایناردنی ئەو پارەیە. حکومەتی هەرێم نەدا بەشکردنی موچەی فەرمانبەرانی خێراتر دەکات، نەک لە بەرزکردنەوەی فەرمانبەرانیش دەخاتە بواری جێبەجێکردنەوە. سەبارەت بە مانگی 11 بەڵێ پێویستە لە 100 دەبێت تەواویش بووە، بەڵام مانگی 12 لە سەرەتایەن پێویستە لە 25 مانگا پێویستە دەستکات بە موچە وەکو جاران بگەڕێتەوە سەر سیستەمە کۆنەکە کە لە 25 مانگەوە تا کۆتایی مانگ معاشەوە مانگادرا. خوای گەورە هیدایەتیان بە ئینشاءڵڵا بتوان چاوێک یعنی چاوێک لە خەڵکێکی فەقیر و هەژار چاوێکیان لەوانەوە بێت، چونکە بەڕاستی بەخوا دنیا هەروان نابێ. زۆرمان بینیوە پێش ئەمان ڕۆشتون، زۆر لەمان تێرتر بوون، زۆر لەمان جوانتر بوون، زۆر لەمان دەسەڵاتداتر بوون، بەڵام بەجێیان نێڵاوە. من داوان لێکم کە ئەوەی کە پێش خۆیان چیان بردووە بەخوا ئەمانیش هەر ئەوە بن. بەشێکی دیکەی هاوڵاتیانیش پیان وایە هەر کاتێک 200 ملیار دینارەکە لە بەغدادەوە ڕەوانە بکرابێت، هەر یەکە لە پارتی و یەکێتی گۆڕان شەڕی بەدەستکەوتکردنی ئەو هەنگاوەیان لە بەرژەوەندی خۆیان دەست پێکردووە و تویانە کاری ئێمەیە. لە بەرامبەردا فەرمانبەرانیش دەڵێن دەستکەوتی هەرکوامتان بوو بێت باشە سوپاس، بەڵام کوا ڕنگدانەوەی لەسەر ژیانمە. وەڵی لە ساواسە وایە ئێستا من خۆم خانەنشین مانگی 220,000 هەیە لە ساواسە شتەکە وایە. جا بزانە ئەو قەرارەی دادگای فیدرالیش کە مەعاشی خانەنشین بە 500,000 کەمتر نەبێت و فەرزی کردووە لەسەر ئەمان، بزانە ئەمان جێبەجێیەکەن ناکری. سپاس بۆ جەنابەت. پێشەکی بێگومان ئەو پارەیە هاتووە ئەوەی کە تەرخان کراوە لە بڕیارەکە هاتووەڵێ بۆ موچەی فەرمانبەرانە. یعنی حکومت بەڕاستی غەدرێکی گەورە کاچێتە سەر غەدرەکانی تری ئەگەر بێت و ئەو پارەیە بۆ شتێکی تر خەرج بکە. موچەی فەرمانبەران ئەوەیە کە ئێمە ئێستا مانگی 12 تەواو بوو، تا ئێستا دوای مانگی 12 ما وەرنەگرتووە. یەکەم شت پێویستە مانگی 12 لێ خەرج بکە، دووەم شت خەرزارێکی زۆری موچەخۆرانە. ڕاستە خەرجە کۆنەکانی لە ئێستا خستۆتە سەر ماڵی خۆی، یعنی بۆ قەراری کە ڕێکەوتن لەگەڵ حکومەتی هەرێم هەموو قەرزە کۆنەکانی فەرمانبەرانی خستۆ سەر شانی خۆی. لە ئێستا تەسەور ناکەم بۆ پارێ بدرێتەوە، بەڵام ئەکرێ بەم پارەیە زیادە موچە و ئەو شتانەی کە هەیە قەرزاری ئەم چەند ساڵی فەرمانبەران لانی کەم عسکەریەکانی کرۆ مەدەنیەکانیش دایرە بە دایرە بتوانێت کاری جەستە بکە. ئەم نیگەرانیانەی هاوڵاتیان دوای ئەوە دێت هەر کات بودجە لە بەغدادەوە هات بێت، ئەوە حکومەت بیری قەرزەکانی خۆی خستوونەتەوە و بۆ پاساوە پارەکەیان لە بەرچاوی میلەت ون کردووە. هەر بەو هۆیەوە ژمارەیەکی بەرچاو لە فەرمانبەران و چالاکوانان بە مەبەستی دروستکردنی فشار بەردەوام هاشتاگ لەژێر ناونیشانی کوا 200 ملیار دینارەکە لە پەڕەی تایبەتی خۆیان بەڕووی دەسەڵاتداران و ڕای گشتیدا بەرز کردوتەوە. وشیان محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی